کۆبوونەوە و دانوستانەکانی چەند ڕۆژی ڕابردووی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەنگاوەکانی پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتیان تا ڕادەیەک نزیک کردووەتەوە. باپی زانیاریەکانی کورسات نیوز لە دوایین کۆبوونەوەیاندا پارتی و یەکێتی و گۆڕان جۆرێک لە لێک تێگەیشتن لە نێوانیاندا هاتووە تاراوە لەبارەی کارنامەی کابینەی نوێم و بەرکەوتە و پشکی لایەنەکان لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. لەگەڵ بەردەوامی دانوستانەکان یەکێتی پێداگیری لاوبەشی ڕاستەقینە دەکاتەوە و ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش هۆکاری پێداگیریان لە حکوومەتی هاوبەشی ڕاستەقینە ڕوندەکاتەوە. پێناسی ئێمە بۆ شەریکایەتی ئەوەیە کە ئەبێت شەریکایەتی لەناو ئەنجومەنی وەزیرانە هەبێت لەناو پەرلەمانی کوردستانیشە هەبێت. جوگرافیاکەشی ناو هەرێم هەولێر سلێمانی کەرکووک بەغدا ئەمە واکات ئێمە بتوانین تێڕوانینێکی یەگرتووان هەبێت سەبارەت بە زۆری مەسەلەکان. یەکێتی کە باس لە شەریکایەتی ئەکات مەبەستی ئەوەیە کە شەریکایەتی هەبێت لە دەرکردنی بڕیار لە ناو ئەنجومەنی وەزیران لە دەرەوەی ئەنجومەنی وەزیران سەبارەت بە پرسە سیاسیەکان لە ناو پەرلەمانی کوردستان و لە بەغداش و هەروەها لە ناوچە جێناکۆکەکانیش. هەرچەندە زیاتر لە 3 مانگ تێپەڕیوە بە سەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا، بەڵام لە دوایین کۆبوونەوەیاندا پارتی وەکێتی ڕێکەوتون لەسەرەوەی بەلە بکرێت لە پێکهێنانی کابینەکە. وتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی دەڵێت بۆ ئەوەی کابینەی داهاتوو سەرکەوتوو بێت حیزبەکەی پرۆژەیەکی هەیە و پێیان باشە بە یەک پاکێج کێشەکانی هەرێم و بەغداد و کەرکووک چارەسەر بکرێن. پرۆژەی یەکێتی پرۆژەیەکی گشتگیرە و یەک پاکێجە. بۆچی یەک پاکێجە؟ لەبەر ئەوەی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەوخۆی هەیە بە ناوچە دابڕێنراوەکانەوە، ناوچە دابڕێنەکانیش کاریگەری ڕاستەوخۆی هەیە بە هەرێمی کوردستانەوە و لە هەمان کاتیشە ئەم دوو شوێنە پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەیە بە بەغداوە. واتە کاتێک کە ئێمە بین ئەمانە بەش بکەین، ئێمە دێین ئەم کێشەیە بەش دەکەین، کاریگەریەکان بەش دەکەین، چارەسەرکردنەکان زۆر دوا دەکەوێت و ئەو کاتە ئەو حکوومەتی کە دەمانەوێت لە هەرێمی کوردستان حکوومەتێکی کاراوە کاریگەر بۆ خزمەتکردنی کومەڵی کوردستان پێک بێنن سەرکەوتو نابێ ئەگەر ناوچە دابڕێنراوەکە نائاسایی بێت، دۆخەکە نائاسایی بێ. ئەو کاتە حکوومەتەکە سەرکەوتو نابێ ئەگەر کورد لە بەغا یەک ئیرادە و یەک بەرنامەی نەبێ بەرگری لە دەستکەوتەکانی کومەڵانی خەڵکی کوردستان بکەن. لە دوای یەکەم کۆبوونەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تا ئێستا 4 خولی دانوستان لە نێوان پارتی وەکێتی و گۆڕان یەکەم و دووەم و سێمی هەڵبژاردن بەڕێوە چووە. کورسات نیوز زانیوێتی تا ڕادەیەک پۆستی سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی حکوومەت و چەند وەزارەتێک بۆ یەکێتی یەکلای بووەتەوە و چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا ئاسۆی پێکهێنانی کابینەکە ڕوونتر ببێتەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.